بووە شعریشت نووسیوە لەو ئاشەیە خەی شعر خوێندنەوار نەبووم خەینا بەڵام دادناوە بۆ خۆت لە ئەفکاری خۆتا هەندێشتی جوانت ڕیس کردووە بەلە جواب بۆ نارم بۆ فکرکەرەوە چارەی ئەوی شەب دۆزەرەوە ئەوە بازە سوالێکمە کرد لە ئەهات بۆ سەردانت بۆ ئاشەکە قابیلە ئەوە چێ پێی گوتون من بخۆم عاشق بوو بڕۆڵە بەخوا ئێستاش دیارە کاریشی نییە بەخوا ئێستش خەممە ئێستێش ماوە ئێستش خۆشتەوە لەو شاوانم خۆشت دەوێت ئێستا کرد بیرێکمەوە گریم زانی وایە ئەوە پێڵێم یاخوا تووشی نەبی قەستەم بخوا ئاگر خەرا بەخوا ئاگری زانم خۆشترە ئەخوا تووشی نەبی ئەرە قەستەم بخوا ئەوە بەڕاستە ئاگر من بدرسي قد نزعنا أو حەز بە دڵی ئەمە عاشقێکەکەیە وەڵڵا شو نازانم بەقورم باشە مام بورونجان ئێمە زانین کە بەرنامەکەی ئێمە بەڕێکەوت کەوتوتە ڕۆژی عاشقانەوە باشە کە چواردەی دووەکە تۆ ژوەکو عاشقێک کە من سەرسام بووم بە عاشقت لەم تەمەنەیە کە 90 ساڵی تا ئیسە هەر عاشقیت چ شتێکت هەیە بۆ